خۆی ئەو ڕێگە لەوەتی هەیە ئەو هەیە تێک چووە چەندین جاریش ینی بودجێ بۆ تەرخان کرا و ویسیتیان چاچ بکەن بەس هەر بەو شێوە ینی ئێستا ساڵی ڕابردوو دەستیان پێکرد بەشێکی باشیان ینی قیر کردەوە و چاکردەوە بەڵام ئەگەر تەمشا بکەی ئەو مەتەقێ لە کانی قڕژاڵەوە هەتا وەکو دەگاتە لای عەلوە هەر بەو شێوەیە پڕی تاسەیە تێک چووە قۆرتە بەڕاستی شوفێران زۆر نیگەرانن ینی هیوادارین کە ئەو بڕیارەی پێشتر دەیان و ئێرەیان چاکردەوە بەشێکی ئەو جادەیان چاکرد و ئەو بەشێک کەماوە ئەوەندەش چاک بکرێتەوە تەنها ئەو سایدەش نییە کە دێ بۆ هەولێر وەکو سایدەکەی تریشەکە لە هەولێرەوە دەردەچێت. دیارە قۆناغی دووەمی ئاودانکردنەوە یاخود نۆژەنکردنەوەی سەرجەم ڕێگاوبانەکانی نێوان شارەکانی هەرێمی کوردستان لە ماوەی چەند مانگی داهاتوو دەست پێ دەکرێت ئەوەش لە ڕێگەی دەرخستەی ئەو بەڕێوەبەرە گشتیانەیە کە لە شاری هەولێر و دهۆک و سلێمانی هەبوونە ئێستا دەرخستەکان هاتوون لە ماوەیەکی نزیکدا لە ڕێگای پرێس کۆنفرانسێکدا جەنابی وەزیر خۆی وەکو پارساڵ پرۆسەی ئاوادانکردنەوەی ئەو ڕێگاوبانانە یاخود چاکردنەوەی ئەو ڕێگاوبانانە ڕادەگەێنرێ دیارە ئەو ڕێگای جەنابیشت باسی دەکەی لە چوارچێوەی ئەو پرۆسەیەدا دەبیتن ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکدا هەم پرۆسەی ڕاگەیاندن و دەستپێکردنی بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەست پێ دەکرێت خۆی دیارە پرۆسەی نۆژەنکردنەوە یاخود چاکردنەوەی ڕێگاوبانەکان پێویستی بەوەیە کە لە وەرزی دوای وەرزی باران بێ چکە لە کاتی باران ناتوانێت تۆ قیر بکەیت و چکەمە دووبارە هەڵدەوەشێتەوە و عادەتەن دەکەوێتە دوای وەرزی بارانبارین ئەوەش کۆتایی مانجی پێنج و سەرەتای مانجی شەش دەبی ئینشاءڵڵا.